ئەرشیف و بیرەوەریەکانی خێزانە جوامێر و فیداکاریەکانیان زۆر لەو دیمەن و گرتەکارە ساتبارانە دەوڵەمەندترە و هەتا مێژوو بمێنێت ئەو یاد و بیرەوەری و وێنەجەری بڕانان لە وجدانی کووردا بە هەمان گڕوتین و ڕۆشنایی و زەوە دەمێنێتەوە. بەڕێزانەوەی لە دووتوی ئەم کتێبەدا دەبینیت گوڵبژێرێکە لە دوایین پەیف و گفتوگوی کۆمەڵێک شەهیدی زیندان و کە سوکارە سەربەرزەکانیان. مەبەستی ئەم کتێبە هەر بە تەنیا پاراستن و بیرهێنانەوەی قارەمانێتیەکان نییە، بەڵکو بەر لەوە و گرنگتر لەوە زیندووکردنەوە و ڕاگررتنی ئازایەتی و فیداکاری ئەفسوناویەکانی شەهیدان و کە سوکارە سەربەرزەکانیانە. بەڕێزان من دەبواە لەسەر هەر چیرۆکێک ناوی شەهیدەکەم بنووسایە، بەڵام لەبەرەوەی ئێمە 21,000 شەهیدمان هەیە، هەموو معاناتەکان و هەموو دەرد و مەینەتەکانیان هاوچەشنە، بۆیە نەمتوانی کە ناوی کەسەکان بنووسم. ئەم شەهیدانە ئەوەنە زۆر بوون بەقەدەر مناڵبوونەکە چەند دڵی پێ خۆشە، یعنی ئەها چەند خێرایە شەهیدی جاران ئەم گەنجانەی ئێمە بە سنگێکەوە خۆیان بەرەو پیری مەرگە چوون، بەسنیەکی فراوانەوە بەرەو پیری مەرگە چوون، ناترسان لە مەرگ و لە کوشتن. ئەمە مەسلەی ئەو ناونانە بوو کە من ناومنا ناوەڕۆیکی کتێبەکەم ئەم جارە جیاوازە لەگەڵ کتێبەکانی کەمە. مێژوو هەر ئەوە نییە باسی بکەی بڵێ فڵانە کەس قارەمانە لە ساڵی ئەوەنا ئەم شەڕە ڕوویاوە لە بینی ئەم وڵات و ئەو وڵات، لە بینی ئەم عەشیرەت و ئەو عەشیرەتە. مێژوو ئەم جارە نووسینەوەی هەست و سۆزی ئەو کە سوکارەیە، هەست و سۆزی کە سوکارەکە مهمە کە بینوسیتەوە دەکەیە لە دواتر کە ساتی پێش ئەعدامکردنیانە. ئەمە شتێکی زۆر گەورەیە، یعنی ئەو دایکە چۆن بەرگەی گرتووە کوڕەکەی شەهید بکرێ، بەڵام کە باوەشی پیا کردو ئاخر دەقەی پێش ئەعدامکردنی کوڕەکەی داوای لەیەکە ئەڵێ دایکە ئەم پەڕۆسوورە بگرە بەردەستەوە هەستە سەرچۆپی بگرە. دایکەکە لەبەر خاتری کوڕەکەی هەڵەسێ سەرچۆپی ئەگرێ، دوژمن ئەلەرزێنێ، دڵی دوژمن داوەخورپێنێ. خۆیان بۆیە ئەزانن کە کورد هەرە بێ ڕۆژە لە ڕۆژان سەرکرد. من لە 2007ەوە جەنابی هێرۆخان منی کرد بە بەڕێوەبەری مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە. ئەو هەندێکی زۆر گەورەم بوو، چونکە کە جێڕامی بەناو مۆزەخانەکە وتی چی ولا دروست بووتم هەنگاوێ گەنێم بۆ نووسینەوەی مێژوو. ئیتر لەو کاتەوە منێکم لە 2007ەوە تاکو ئێستا بەردەوامم و چەندین کتێبی کەم لە بەردەستایە. من 18 کتێبم کردو تاکو ئێستا، 30 تابلۆیە کە بە ڕێز مامۆستا تارا قادر مامۆستای زانکۆیە ئەم تابلۆیانەی بۆ دروست کردم. من بۆ هەر یەکێک سێ کتێبم چیرۆکم جێڕاوەتەوە. من بۆ هەر تابلۆیەک سێ بابەتم جێڕاوەتەوە، یعنی 90 چیرۆکم نووسیوە. ئەم 90 چیرۆکە لەوانەیە یعنی بڵێم بە سەدان و سەدان دەنەوەی چیرۆکی کەم لا بێ، بەڵامی تر ئەمە نەمان کرد بۆ ئەوەی بۆ یەکی 6 ئامادەی بکەین. ئەمەیان هەمویان ژنی شۆڕژێڕن، ئەو دایکانە ئەو خوشکانە داینەمۆی شەڕ بوون، یعنی ئەگەر ئەوان نەبوونایە درێژەیان نایە بەم خەباتە، پشتی هاوسەرەکانیان نەگرتایە، خزمەتی پێشمەرگەیان نەکردایە، ورەی پێشمەرگە و ڕێخستنەکانیان نەکردایە، شۆڕش بەم ڕۆژەی ئێستای ناگەیت.